بینینی گوڵ لە خەوێدا مانای چییە؟ ئەگەر کەسێک گوڵ لە خەوێ ببینێت لەناو گوڵ و گوڵزاردا بێت هێمایە بۆ خێر و خۆشی و چاکە. تەنها ئەگەر گوڵێک ببینی لە ناوەختی خۆیدا بێت گوتراوە خەم و خەفەتە. گوڵ لە خەوێدا گوتراوە ئافرەتێکی جوان و چاکە یاخود پیاوێکی شکۆمەند و گەورەیە. ئەو کەسەی کە گوڵ لێ بکاتەوە لە خەوێدا ئەوە هەر زۆر باشە، هێمایە بۆ پایەبەرزی و هێمایە بۆ چاکە. بەڵام ئەگەر کەسێک ببینێ دار و درەختی گوڵ دەبڕێت کوڕە نەکەی مەقەسێک بێنیم لە خەوێدا دار و درەختی گوڵ لێکەیەوە، چونکە گوتراوە هێمایە بۆ خەم و خەفەت. کوڕ و کچی گەنج گوڵ لە خەوێ ببینن یاخود گوڵ لە سەرسەریان بێت ئەوە زەماوەند دەکەن، کوردەواری دەڵێ مرادیان حاصل دەبی ئیشاءالله. گوتراوە گوڵی زەرد لە خەوێدا نەخۆشیە. گوڵی سپی لە خەوێدا ببینی هێمایە بۆ بەدەست هێنانی ماڵ و سامان و پارە، بەڵام ڕەنگە پارەکە زۆر نەبێت. گوڵی سوور لە خەوێدا ببینی گوتراوە هێمایە بۆ بەدەست هێنانی ماڵ و سامان و پارەیەکی زۆر. هیوام وایە هەمووتان وەکو گوڵ بن.